ئەمڕۆ جەماوەری بە شەرەفی قەزای بەردەڕەش هاتن بۆ پشتیوانی لیستی 105 نیشتیمانی کوردستان بە سەرۆکایەتی کاکۆباد و ئەم هەڵبژاردنە خەڵک بە گروتینێکی بەهێزەوە دێت هەرۆشە بۆ دەنگدان بە لیستی 105 نیشتیمانی کوردستان کە خەڵک بۆ ڕۆن بووتەوە بەهێزی یەکێتی بەهێزی و لاوازی هەرێمی کوردستانە بەهێزبوونی یەکێتی مانای بەهێزبوونی هەرێمی کوردستانە و پاراستنی هێزە لە هەرێمی کوردستان بۆیە خەڵک گەیشتەوە قەنەعاتێکە پێویستە یەکێتی نیشتیمانی کوردستان بەهێزەوە بێتە ساحەکە بۆ ئەوەی دیفاع لە مافەکانی میلەتەکەمان بکەوە ئەو شایستانەی شایستەدارایی و خوراردنی مافی هاوڵاتیان لە ڕابردوو بگەڕێنەوە بۆ هاوڵاتیان بۆیە ئەمەش تەنها بە یەکێتی نیشتیمانی کوردستان دەکرێتەوە خەڵک گەشتەوە قەنەعاتەوە و ئەم جارە دڵنیام بە گروتینێکی گەورە لە سیماک سنووری قەزای بەدڕەش بە گەورەترین کەرنەما لە تەسە سندقانی دەنگدان و دەنگ بە لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان دەن. من شنۆ شەید عەشقی سوورچی کاندیدی ژمارە 34 لەسەر لیستی 105 یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە وەکو کاندیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەردەوامی لە کار و چالاکیەکانمان بۆ سەرخستنی لیستی 105 یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەمڕۆژ لە دەبەری بادینانی سەربەرز لە کۆبوونەوەیەکی جەماوەری لەگەڵ کەس و کاری سەربەرزی شەیدان و هەڤاڵانی پێشمەرگە کۆبووینەوە دیارە خۆتان ئەبینن کە جۆش و خۆشی خەڵک ئەوە دەرەخات کە خەڵکی دەبەری بادینان چەندە تینووە بە دروشمەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان چەندە تینووە بە ئارامی بە خزمەت بە هەلی کار بۆیە گەشتبینین ئێمە وەکو کاندیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەم جارە گەورەترین سەرکەوتن بەدەست ئەهێنین. وەکو کادرانی دەبەری بادینان بە جۆش و خۆشێکی زۆرەوە ئامادەینە پشتگیری لە لیستی 105 یەکێتی نیشتیمانی کوردستان بکەین و هەموو جەماوەریش ئەوەیە سیقەیەکی بۆ دروست بووە کە تاکە لیستە بتوانی خزمەتە خەڵکی کوردستانی